تحكي أبا طلبنا دوي قسم دوای زیادبوونی ڕووداوەکانی تەقینەوەی غاز و کەوتنەوەی قوربانی بۆ هۆیەوە ئێستا لە هەموو کات زیاتر هاوڵاتیان لە دڵەڕاوکێدان و مەترسیان لەسەر ژیانی خۆیان و خانەوادەکانیان هەیە. بۆ ڕەواندنەوەی ئەم مەترسیان و پێدانی هۆشیاری بە هاوڵاتیان دەربارەی مامەڵەکردن لەگەڵ غاز و سیستەمەکانی گەرمکردنەوە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی کۆمەڵێک ڕێنماوی زانیاری بڵاو کردوێتەوە کە ئەمانە بەکارهێنانی بۆڕی و سۆندەی تایبەت و حەراری و دژە سووتان بۆ گەیاندنی غازەکە بە شوێنی مەبەست کە بەرگەی گەرمی و پەستان بگرێت. نابێت سۆندەی غاز لە پشتی فڕن و تەباخەوە بگوازرێتەوە و کاریگەری گەرمی بەردەوامی لەسەر بێت. بە هیچ شێوەیەک نابێت بۆتڵی غاز لە کاتی کارکردندا لە جێگەیەک کا سەقفی گیرا بێت و هەوای دەرنەچێت وەک ژێرزەمین و کۆگا و چێشتخانە دابنرێت. کردنەوەی غاز لە سەرە مونەزەمە لە کاتی پێویستی و ئیشکردن و کوژانەوەی لە سەرە مونەزەمەکەوە دوای تەواوبوونی ئیشپێکردنەکەی. لە کاتی بەستنی بەشی ژێرەوەی بوتڵی غاز نابێت ئاوی گەرم بەکاربهێنێت بۆ توانەوەی سەهۆڵەکە، بەڵکو دەبێت بوتڵی غازەکە دابنرێت تا سەهۆڵەکەی دەتوێتەوە. ئەگەر هەستت بە بۆنی غاز کرد نابێت بە هیچ جۆرێک کارەبادا بگیرسێنیت، تەنانەت ئەگەر ساحیبەی هەواش بێت، چونکە داگیرساندنی تەنها گڵۆپێک دەبێت هۆی دروستبوونی پزیسکی ئاگر و بە خێراترین شێوە کڵپە دەکات و کارەسات دەخڵقێنێت. کاتێک هەست بە بۆنی غاز دەکەیت هەوا گۆڕکێ و دروستکردنی دەرەچا بۆ دەرچوونی غازەکە باشترین چارەسەرە. هەر لەم حاڵەتەدا دەبێت دەرگا و پەنجەرە بکەیتەوە و لا شوێنی بڵاوبوونەوەی غازەکە دوور بکەویتەوە. نابێت مۆبایل ببرێتە شوێنی بڵاوبوونەوەی غاز، چونکە بەکارهێنانی و پەیوەندیکردن با مۆبایل مەترسیدارە.